مناڵەت چاوگەشەکانی کوردستان سڵاوی خواتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەر بن و ئەم جارش لە ئەڵقەیەکی تری بەرنامەکەتان بەرنامەی ماڵی کوردستان دەچەپرەک دێتم بۆ خۆتان بەڵێ خۆشەویستان و ئازیزان گوڵە جوانەکانی دایە و بابە ئێمە هەموو ڕۆژانی سێشەمان لەگەڵ کوردستان دەبینە میوانی ماڵەکانتان جا هیوادارین میوانێکی ڕوحسوک بین میوانێک بین خەندە و خۆشی بخەینە سەردیەوەکانتان و لە بەرنامەکەتان بەرنامەی ماڵی کوردستان ئەنگۆ کوردستانتان خۆشەوێ؟ ئەدی ئەنگۆ؟ ئافرین ئەو چەند مناڵانی خۆشەویست ئێستا کوردستانی بانگ دەکەین کوردستانی بانگکەین؟ کوردستان هەستە بابە هەستە کوردستان هەستە باشی بووە کوردستان کو دەبی بنویتن چەپرەچی لێ لەنەوە کوردستانی کوردستان گیان کوردستان دیسان وشتەوە کوردستان باشی کوردستان و دەبی چی بووە؟ دێ مندارانە و ڕووهاتینە میوانی تونە ئەوەش دا باخچە کۆمەلگای دیاکۆ لە کۆمەلگای چێ؟ ئێدە چەپرەک لێ لەنەوە خۆشتان کوردستان بەڵێ چی بووە؟ تەماشا و مناڵە جوانانە بکە ماشەڵڵا یەک دەقە بۆشتە من بعد لە موشام بشۆ میدێم دەڕۆدە موسا بشۆ جا مناڵانی خۆشەویست بەرنامەی ئەو ڕۆمان زۆر خۆشە گۆرانی تێدایە قسەی خۆش تێدایە باسی شتەچ دەکەین باسی درۆی دەکەین درۆ باشە خراپە باشە منداڵان دەبی منداڵ درۆی بکاتن دەزانێ بەرچ منداڵ درۆی دەکە کوردستان بەڵێ وتمان منداڵ لە بەرچ درۆی دەکاتن هۆکار چی درۆی دەکا ئەتە درۆزنە بەڵێ وایە بەش هۆکارێکە هەیە بۆی کە درۆ بکە بە تاکید چەند هۆکار گەلێک هەیە بۆ نمونە مناڵ هەیە تەماشای دەوروبەری دەکاتن بۆ نمونە میسان دوور لە بینەرانی خۆشەویست و دوور لە ئێوەی خۆشەویست داک و بابی درۆی دەکەن منداڵەکەس تەماشای داک و بابی دەکات وایە؟ یان ئەوەیە دەبینی بۆ نمونە دلی جان دلی جان میسالن دلی هاوڕێکی هەیە هاوڕێکەی چی دەکاتن دەچیتن پەنجەرەی دەشتێنی لۆ ئەوەی مامەستا سزانەدا دەرێ دلی پەنجەرەکەی شکاندیا ئەوەش لە ئەنجامی چییە کوردستان لە ئەنجامی ئەوەی بترسێ ترشە لە ترشی ترش نا ترس ژمانم وایە ئاخە نابی برێت ترس دەبێ برێت ترس برێت ترس ئەم مەڵاڵم من ئەتو مناڵی ترش چەپرەشی بۆ لێتن جاپۆیە نابی منداڵان درۆی بکەن حتا هەستان لێ چیرۆکتان لۆ برێم هەبوو نەبوو کەس لە خودای گەورەتر نەبوو شوانێک هەبوو پێیان دەگوت شوانەکە بە ناوی شوانی درۆزن دەرچوو بوو یعنی درۆی دەکرد بزانین ئەو شوانە لۆ درۆی دەکرد لۆ خۆشی ڕۆژێکیان شوانەکە مەڕ و ماڵاتەکەی بردبووە دەشتێ بردبووە چێ دەر کاکە بردبووە دەشتێ هات بە هاوار گوتی خەڵچینە وەرن گورکاتیە هەموو مەڕەکانی منی خواردیە خەرکەکە شەو بە خاکەناس و بە قازمە و بە دار و بە گۆپاری هەموو گاریاندا وەڵاوەشی چوونە لای گوتی وەڵا بە قەستیم بوو درۆم لەگەڵکردن گاڵتەم لەگەڵکردن ئەوانش خەڵکەکە زۆریان پێ ناخۆش بوو چونکە نابی ئەمە هیچ کاتێک درۆی بکەین بۆ ئێماوە چ پێ چوو کوردستان ژەم لێتە جەلەم نا ئاگە لەم نا باش چم دەکرد وتت نابێ وڵا بیرم لەبیری شەوە بیرم کەوتە وتت شوانەکە نابێ درۆ بیم ناژان بیرم لەبیری تۆ لەبیری ئاگە لە من نییە برێ کوردستان ئاگەر لە مامە نونوی بی یاڵە برێ کوردستان ئاگات لە نونوی بی نا خەمتان لێ ئاگام لێ نالم کەش لیدا کاژەونە هاوڕێی منن خۆ لێم نادەن خۆیان وتیان ئاگات لێ بێ گوتێن ئاگا لێ بێنی ئاگات دێبیتن کە چڕووکەی دەرێ منداڵان
چەند ماوەچ پێچوو گورگ هات کە لە گورگ هاتن بەناو مڕەکەی کەتن مەڕەکانیان چ لێ کرد هەمویان ئەوانەی خواردیان ئەوانەی پارچیان کرد هەمویان کرد کابرا شەدەی گوت خەڵچینە وەرن گورگ هاتی خەڵکدان گوت کورە دیسانەوە بە درۆی دەرێتن بە قەستیەوە درێ گاڵتەمە دەکات هەتا مەڕەکانی ئەوەی مامە ئەوەی نما هەمویان لاقییان ئەویان بریندار بوو ئەو زە کابرا هاتەوە بە خەمباری گوتیان گۆلۆ نەهاتن گوتیان ئەتو درۆ لەگەمە کرد بوو ئەو جە مەسەلەی کوردی هەیە کوردستان دەڵێ نامۆ نانەوا گۆشت بۆ قەشەق لا حول ولا قوة إلا بالله كل باب خون من باسي نانا وقت صابي ناكم درم مالي دروزين عقلي تبربو كزنا شو بلاعوا قلت أو كاك بقصتي ودري زابويا منالان نبي إيوش سبكان آفرين أبي أجر روجك للروجان أنقول برداغك تانشكان خونارين أو براكم شكان ديتي دبيتن ئێستا بزانین کوردستان بەڵێ ئەتو ئەو شۆ زوو نووسیان درێن زوو نووستی متاکەی دی دڵنیای بەخوا وەڵای ڕاشتی درۆم کرد درۆی دەکاتن دەمزانی چونکەوە چێمە بەرنامەمان کردە تو هەر خەو لێکەت بوو ئەمە گوتمان زوو دەبی زوو هەستین نەخەوێەوە نییە خەڵ خۆشە لە باشە کوردستان بەڵێ باشە کوردستان ئەو کەسەی کە دروی بکە لە ناو خەرچی ڕێزی هەیە ڕێزی نییە ڕێژی نییە برێ ڕێزی نییە ڕێزی هەیە ڕێژی نییە کەوایە نابی دروی بکەن باشە ئەگەر شتێکتان شکان برێ ئەمە شکانمە دروی مەکەن چونکە ئەگە درۆی بکەن درێژ کرد دەکەن ئەگە درێژ کرد تاکرد درێژ کرد دەکەن درێژ کرد دەکەن درێژ کرد دەکەن کەوایە دەبتا کۆمەڵێک لە درۆ وایە خوای گەورەش کەسانی درۆزنی خۆش ناوێ و هەروەها ئێمەش مامۆستا برادەر و هاوڕێ و ڕەفیق و دایک و باوکمانیش کەسانی درۆزنیان خۆش ناوێ وەنیە دەچەپرسیدن کوردستان قسانەکە بکەم باش ئەوەنە بەپەلە شوێتە ناو درۆکردنەکەوە باوڕەکەی من بەخێراتی مڵاڵەکانم نەکرد ئەخەرەتوو بەیانی زوو هەستا درێکت کرد کوا ئەدی نەتگوتە من شەوێ زوو نووسیمە کەچی درەنگ نووسە بووی من دواموت ئەرێ بابە وەی نەگوت تاسە وەی نەگوت ئەرێ بابە وەی نەگوت گوڵە جوانەکە وایە نەگوت ئەدی باشە من نەبوومەنا ئەوە برایەکمێ لە خۆمەشێ براتە هامزانە درێژکەیکی گوتی برام کات کەس دەبینم ببرە دەوزە سڵاو ڕێز و خۆت بنێرە بۆ منداڵان تازە بە تازە دەست پێ دەکەین بەرنامەکەمان شڵاتان لێدە مڵاڵە شاوگەشەکان بەخێر بێن بە ماڵی کوردستان من لەگەڵ چەپێک لێدەم لەگەر نونویە بابت جێمان لێ بێت و هیوادارم بتوانین شەن ئامۆژگاریەکمان بکەن نون و بۆی شودی لێ وەرگرین و خۆشیشمەوێن چێ مڵاڵەکان ئەدی من تو هەر خۆش نەوێ یاڵا مناڵەکانمان خۆش دەوێ سەپرچ لێدەم بۆ خۆتان بڕوا بکە کوردستان ئەمیش دەبیرم چ سڵاو ڕێزی خۆم بنێرم بۆ ئەو مناڵە چاوگەشانەی ئێستا لە مارێ دانیشتنەوە ها تەماشایانکەن زانە ماشەڵە کە جوانن کو دانیشتینە قیچەک بڕۆنە پاش برێ قیچەک بڕۆنە پاش ئافرین بڕۆنە پاش لۆی بە جوانی نەوەکو چاوە جوانەکانتان بێشیتن دەبێ ئەمە لە نزیکۆ سەیری تەلەڤیزۆنی بکەین نەخێر ئافرین من لە نزیکەوە شێر دەکەم ئەوجا تۆ لە نزیکۆ سەیر دەکەی ماشەڵڵە لە کاری خوای چاوە جوانە ئەزانین بۆ بۆچی بۆ منە ژاروایە شتەکە پشووکە بینم لە دوورەوە کە دێمە پێشەوە گەورادێ دەرشتە چی تێگەیشتن
دەرێ ئەمن لە دوورەوە شتەکان بە بچوکی دەبینم کە دەستمە پێشەوە بە گەورەی دەبینم وایە؟ وایە ئافرین ئافرین بەڵام تەلەڤیزیۆن هەروەشی خۆیتی ئەگەر لە دوور و بینی نزیکەوە ئەوە خەریک بۆ ئەوەش برێن درۆیە کوردستان هاشی کوردستان بەڵێ ئەتۆ ئەو شۆ درەنگ نووستی لۆیە خەوە دیتن خەو بۆستە بادانی پیا بینیم داڵە پێ لە ڕاشتیە من سعات دوو خەوتم وەی بابە ڕۆ دوو ئەژانی بووە بۆچی نانە بۆشتە با تێتانگەێنێ فەرموو من سعاتی من ئایپاتێکم هەیە بۆ فێرکاری دامناوە خۆم فێر ژمانی ئینگلیژیەکەم سعاتەکەی ئێستا زانی زمانی ئینگلیزی قسە بکەین ئەی شۆ فولن ئەوجا من دارانێ زمانی ئینگلیزی زانن ئێشتا قسەیان بۆکەم یاڵە گود مۆرنینگ بەیانیتان باش بەڕێژ و باش ئیتر سوپاس یاڵە کوردستان ێ با قسەکەم بکەم فەرموو میوانێکمانێت تۆ بڵێ شینونوە چێ دەشکاری ئایپاتەکەی کردبوو سعاتەکەی دەشکاری کردبوو میژوام زای سعات نۆیە سعات و بوو وەی زانی سەعات نەیە کە سەعات دوو بوو ئەوجەوە خراپەوە نییە شاکمان کرد ئەوجە تۆ ئێستا قسان لەگە بکە لەگەڵ گوڵە جوانانەیە برێ بە ئینگلیزی یەک دوو شێ قسانەکە بکە من ئینگلیژەکەم فولە بە بادیان برێ براتان خۆش شێکە ئێستا بۆ من ئەگە بڵێ من ناوم کوردستانە ژەنیوەری فێبریوەری یعنی ناوت کوردستانە ئەو بە ئینگلیژی کاتو نە کوردستان گوت تێی نەبوو نا جێبریوەری و فێبریوەری چیە یعنی چ جێبریوەری ئەمیر کەوتەوە Hello friend my name is Kurdistan I am 4 years old چەپێک بۆ لەدان Thank you ئێستا ئەمانێ کوردستان زانی من بەس ئەوەکەی کە نەمان زانی یعنی چ بوو کامە ئەوەی ئاخیری ڕستەکەی ئاخیری I am 4 years old یعنی چێ یعنی شوار بێنم شوار شاڵم چێ شوار شاڵ چوار شاڵ بەزانە پێش شاڵن شاڵ هەیە ساڵ شاڵ تەمەن برێ بە کوردی قسە بێت تەمەنم 4 ساڵە تەمەنی چەندە شوار نابی ئەگەر ئەمە گوتیان تەمەنت چەند دەبرین ئەمە تەمەنمان 10 ساڵین یان گوتمان پۆلی چەندن دەرێمە پۆلی شەشین بابە شەشی هێشتا نەچێ باخچێ هێشتا نەچێ مەکتەبی من لە ژانکۆم وەنیە ژانکۆم برێت کوردستان وڵی دەمێ قسانەکە بکەنەکە گوڵەکان بابیان ناسێنین مناڵە خۆشەویستەکان و گوڵە جوانەکان ئێستا ئێمە دەچینە لای ئەو گوڵە جوانانە بزان ناویان چیە مایکەکان دەدەینێ ئەوجەوەشی پرسیارمان کە دەداتەوی ئەوی داتەوی مایکە بگرە ناوە چییە؟ ئەلین چۆنی؟ باشی ئەلین دڵت خۆش ئەلین بەیانیان چتە خۆی ئەلین شیر و لەفا ئافرین بدە کچە جوانەی ناوە چییە؟ ئیلین چۆنی؟ بەس پێمڕینەوە دە شیرین نیە تو نازانی هەمون دەترسێم دایە و بابە هەنجینیان پێدا کردبی ئیلین ئەتو چتە خۆی بەیانیان هێلکە و پەنیر ئافرین ئەدی بزانێ و کوڕە جوانە ناو چییە؟ چە؟ جەسوور ئەو دەری ناوی ئارینە کوردستان نا ئەوە ناوی جەسوور چۆنی؟ باشی؟ خۆشە باخچەکەتان؟ باشە باینە توستە خۆی بەیانیان و شادەستی مربا ترشیان شیرینە ئافرین بدە کچە جوانێک و دانیشتی لەسەر پێی لەسەر پێیدانایە چۆنی؟ ناوسیە؟ ئەلینە ماشەڵڵا چەند شیرینە تو بەس پێم برێ هەنجینە پێدا کردی؟ باشە ئەلینا تو چتە خۆی بەیانیان؟ هێلکە لەگەڵ چاو جێستا گۆرانیش خۆشتە بێن هێلکە بدە و گوڵە جوانەی هەستەوە گوڵەکە هەستەوە ئافرین تەماشاوێن دەکە مستەفا
ئەتو ناوی چیە؟ مستەفا چۆنی؟ باشی مستەفا تو بەیانیان زوو لە خێوەردەستیان درەنگ زوو دەبی منداڵ دروی بکە؟ مستەفا تو حەزت لە چ خواردنە چیە؟ بەیانیان چ دەخۆی؟ هێلکە و ئەوە لەفە ئافرین چەپەچی بۆ لێدەن بدە و کتێب جوانێ بدە و کتێب جوانێ هەستەوە ناوت چییە؟ دڵین؟ ئەتو دڵی دایە بابەی؟ دڵی ناوت چییە؟ دڵی ناوی دڵیە؟ دڵی ناوت چییە؟ دڵی تا باشە دڵی؟ گڵی؟ چێ دڵی بابە دڵی نابێ باشە گوڵەکەمە تو بەیانیان ستە خۆی هێلکە و پەنیر ئافرین بدە گوڵە جوانەی ناوت هەستەوە؟ ناوت چییە؟ ڕەهەند چۆنی؟ باش ئەتو بەیانی زوو لە خێوەردەستیان درەنگ ئێمە بەشتی ژووە باشە بەیانیان و چێردەستی یەکەم جار چ دەکەی؟ یەکەم جار دەمچاوم دەشۆم نەخێر کوردستان ئەتو یەکەم جار چ دەکەی لە خێوەردەستی؟ خۆی دەگۆڕی نا هەڵەشم شێرەکەم هێشتا ماوە ئەخەومەوە یەکەم جار لە خەوێ هەردەستی چ دەکەین؟ نەخێر چ دەکەین و چی ها؟ نەخێر بابە یەکەم جار لە خەوێ هەردەستین چامان دەکەینەوە خۆ هە ناچین لە چامان بشۆ ئەمە وەشی نووسینە چامنەوە هەیە وەچی دە هەردەستین یەکەم جار چامان دەکەینەوە دەچین دەموو چامان دەشوین دەچینە WC دوادینەوە جوان دەستمان دەشوین ئەوجە خۆمان دەگۆڕین و ناوی دەخۆین وەنیە؟ بەزام ئەم یەسکافتیام ناخۆ نای ناخۆی؟ باش نای مەخۆ بەس خراپە دەبی نانی بخۆین بدا گوڵە جوانەی هەستەوە گوڵەکەم ناوەسیە؟ دیلا چۆنی؟ باشم ئەتو بەیانیان چ دەخۆی پێم بڕێ هێلکە و پەنیر ئەتو خزمی مارێ کوردستان ئەو خزمی گۆنێ بە تو دەچیتن دەزانی وەچ تو ئەوە خۆ منمە دیسان دەستت پێکرد کەی لێ توی ناتو مننی ناتونی ئەو ئەتو بە خۆتی ئەتو ناو چ بوو؟ دیلا ئەوە دیلەخانە خزمی خۆمانە بدا گوڵە جوانەی ئەتو حەزت لە چ بوو بەیانیە گوتت؟ هێلکە و پەنیر تۆ حەزت لە چییە؟ ناوت چێ دوو کەسی؟ ئەلین چۆنی؟ باشم ئەلین بەیانی و چێردەستی نانی دەخۆی؟ کێک و شیری دەخۆ ئافرین ئەو جەبرێ چییە؟ هەمووتان گوتن هێلکەوە نییە؟ کوردستان گۆرانیەک بێدرێ هێلکەیە هێلکەی مریشکا ڕەشەیە چەپرێ دەن هێلکەیە هێلکەی مریشکا ڕەشەیە بایانیان دەیکوڵێنین بەنانی تیری دەیخۆین بایانیان دەیکوڵێنین بەنانی تیری دەیخۆین هێلکەیە هێلکەی مریشکا ڕەشەیە هێلکەیە هێلکەی مریشکا ڕەشەیە ماست و پەنیر و کەرە باس و داواک و هێلکە ماست و پەنیر و کەرە باس و داواک و هێلکە هێلکەیە هێلکەی مریشکا ڕەشەیە هێلکەیە هێلکەی مریشکا ڕەشەیە لەگەڵی بەردەوامە بەش شەپڵە لێدا شەپڵە من ئەیلێم یاڵا تو برێ 1 2 3 4 من ناوم کوردستانە کشێکی زۆر جوانکی لەمتە منم 4 ساڵە خەمان ژەنی وەری یاڵا ئەوجە گۆرانی کوردستان ئەوە گۆرانی چ خۆمە تەزیرم کردی هێلکەی مریشکە ڕەشەیە باشە نونەشتێ بەڵێ هێلکەکە کوڵاوە یان هێلکە ڕۆنە ئەیمان گۆ هێلکەی دەکوڵێنین ئەکسە بە چ دەخۆین بە نانی تیری بەس دەخۆین لەگە پەنیری لەگەر هێلکە و لۆبیای ناوت چییە؟ ئارۆز بگرە ئارۆز چۆنی؟
باشم باشە ئارس بزانمە تۆ بەیانیان چ دەخۆی؟ هێلکە هەنجین و ماست ها؟ هەنجین و ماست هەنجین و ماسی دەخوا ئافرین دەگوڵە جوانەی ناوە چییە؟ میرە میرەخان خانی خانان ها؟ مینە نا میرە خۆ مینە ناوی کچانە میرخان چۆنی؟ باشم میرخان ئەتو بەیانیان وەچی لەگە دای و بابەست دەخۆی هێلکە و شیر هێلکە و شیر ئافرین بدا و کچە جوانەی چۆنی؟ باشم ناوە چییە؟ هیلدا ئەتو بەیانە چ دەخۆی؟ ماست و چا ماست و چا ئافرین بدا و گوڵە جوانەی ناوە چییە؟ نام ئالانە چۆنی؟ باش ئەتو بەیانیان چ دەخۆی؟ چایە و هێلکە شیری ناخۆی شیر وڵا ناخم ناخوا وەنیە شیری ناخوا خراپەیان باشە ئەگەر شیری بخوا باشە ئەگەر شیری نەخوا خراپە وەنیە ئافرین هەستەوە گوڵەکەم ناوە چییە؟ لاس چۆنی؟ باش دەخۆی لاس ها باشە تو بەیانە چ دەخۆی؟ ماست و هێلکە ماست و هێلکە ئافرین هەر بژی بدا و گوڵە جوانەی ناوە چییە؟ مادیار مادیار چۆنی؟ باش کوردستانەیە پرسە بێت چ دەخۆی؟ ناوشی بوو؟ مادیار مادیار ناوەکەشی خۆشە زۆر ناوەکە خۆشە مادیار پرشارێ بەڵێ تۆ جارە بژام شەوان شەعاشە نەخەوی شەوێ ساعت چەند دەخەوی؟ نۆ ئافرین ئەیلانیان شیە خۆی هێلکە و ماست هێلکە و ماست ئافرین هێلکە و ماست باشە مادیار پرشارێ کابی دەبیدە بە ماریا پرسیارە گەورە بی گەورە حەژەکی ببی بەشی هەستەوە کە گەورە بووی وەچی مەدی هات حەز لێ ببی بەچی وەچی مامۆستاکان یاد ببێ مامۆستا یان ببی ئەندازیار مامۆستا ئافرین چەپەچ بۆ لێدەن هەربژی مامۆستا هەربژی بدا گوڵە جوانەی ئافرم مامۆستا مادیار ئافرین ناوە چییە؟ بارین مارین بارینی چەند شیرینی بارین چۆنی؟ بارانە بارێ بابە باران خوشیتی بارین و باران وایە باران ئەتو بەیانیان چ دەخۆی؟ بارینە تو چ دەخۆی بەیانیان؟ هێلکە و شیر هێلکە و شیر ئافرین هەر بژی بدا گوڵە جوانەی وەڵا کوردستان بەڵێ دیسان خەو لێکە زۆر خۆشە ناوت باران بێ براکەت ناوی باری بێ ماڵێکی ترتانە بێ ناوی بنیشەتی ئەوزە بێت چێ کوردستان ئەمریکەش دناسم ناوی بارانە بارین و وهروەها ناوی بەفرەیە ماریا سارد و سەرمایە مستەم دستانە لێوەندە حەقە مناڵێکی تریانە بێ ناوی بنن هیتر هیتر ناو چییە؟ ئەحمەد کاگە ئەحمەد هەستەوە کاگە ئەحمەد ئەتو حەزت لە چییە بەیانیان بخۆی؟ ماست و ماست و پەنیر؟ هەرێ برشمونە باش خواردنتان کرد خۆشەوە نییە ئافرین خۆشەوە نییە بخۆی ئافرین دا گوڵە جوانەی هەستەوە ناو چییە؟ ژیلیا چۆنی؟ باش ئەتو کوردستان خۆشەوێ؟ دەبی کوردستان درۆی بکە؟ نەخێر نابی کوردستان درۆی بکە کێوتێتی کوردستان درۆکە ئەمن وەم گوت ئەدیا تو نەتگوت گوتە سبێنێ ساعت دوو نووسیمە کەچی نەخێر من تۆ وەرە خۆت برشید بێ ئەمیش سەرت پێ بفرۆشە چ بکەین کاکە چ بکەین نابی درۆی بکەین نابی درۆی بکەین باشە من داوای لە بردنین ئەخەم داوای لێ بردن دەکەوە نییە دەیبورن خۆشتان دەوێ ئەوجە برێت چ کوردستان درۆی ناکە بە قەستی وەی گوتیە باشە دەبینە بینە گوڵەکان بینە ئەوەی بدە من ئافرین چەپەک لێدەم بۆ خۆتان من بەرگرا خوام ئافرین ژیلیا کوردستان ئەوە هێدێدی بەرەو کۆتایی دەچین ئاغلو بنامێتەوە بێ ئێقەکەی ناکە ئەوە ژیانەوە هەیە هەر شتێک سەرەتایەبی کۆتایشیە وایە ئەوجە بەرەو کۆتایی دەچین جابۆیە دایک و باوکانی خۆشەویست و مناڵانی چاوگەش و بینەرانی ئازیزی کەناڵی دیمان کە ئێستا لە دیارمان دانیشتون
هیوادارین ئێوەی خۆشەویست هەمیشە هەوڵ بدەن مناڵەکانتان فێرکەن هەمیشە ڕاستگۆ بن درۆی نەکەن چونکە درۆ زۆر زۆر خراپە زۆر لەبەر ئەوەی مناڵ ئەگەر لە گچکەیەوە فێ درۆکەی گەورە بوو دەبتە درۆزنێکی گەورە واتە کاتێک کە قسە درۆیەک دەکا ئەگەر بێوێ بتەوێ شتەکە لۆ بکاتن درێژ کە لۆ دەکا لۆ ئەوەی درۆی یەکەمی ڕاست کاتەوە جا بۆیە هیوادارین دایک و باوکانی خۆشەویست هەمیشە هەوڵ بدەن مناڵەکانتان درۆی نەکا وەنیە کوردستان کوردستان نەتوت شتێ لۆ مناڵە چاوگەشتەکان لە کۆتایی شایە ماشەکەم زۆر سپاس شایەنەکەماتم بۆ ماڵەکەم و ئەڵێم بۆ پێویست ناکەیانی کە بۆ منێمە پەرداخێک ماشکەم بڵێ من نەبوو وایە ڕاست بۆ نمونە من جارێکیان پەرداخێکم شکان ئێ نۆنە گوناه بوو کردمە سەر برا بشکەکەم ئۆی کارە چ خراپە بزانە بەرداغی هەڵە بوو بەرداغی شکاندیە گۆتی برای بچووکەم شکاندیتی دیار بەکر وانە دیار بەکر بوو جا بۆیە هیوادارە مناڵە ئەگە بەرداغتان شکاند یان چایتان ڕژاند یان شیرتان ڕژاند نەرێن براگەچ کۆکەمە چێ؟ قاپتان دیارە قاپشکاندیە بە قەت نشکن چێ قاپی دەشوە لە مارێ؟ ئۆ یانەنگۆ قاپی دەشۆن؟ ناوێت کوپیش؟ ئەیدە باشە ئەی چ دەشتێنی؟ هیچ ئافرین کەوایانگۆ هیچ تەچ ناچێن باشە چەپێک لێدەم بۆ خۆتان کوردستان کوردستانیان مناڵان خۆشەویستان ئازیزان گوڵە جوانەکان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکەی ئەو جارەمان ماڵی کوردستان ئیشاڵە ماڵی کوردستان هەمیشە ئاوەدان دەبێ هەمیشە مناڵە چاوگەشتەکان لەم کەشی بەهاری و لەم خۆشی و شادیە لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبن هیوای تەمەندرێژیتان بۆ دەخوازین هەمومان پێکەوە دەڵێن کوردستان بای بای